بەردەم ماڵی شاژنی بەریتانیا هەموو گوڵیان لێدانیاوە ڕۆژێکی ماتەمینی سبەینێ تەرمەکەی هێنەوە بۆ ئێرە خەڵکە هەمووی لێرە چاوەڕێیەکە ئەم شەو هەتا بەیانی بەڕاستی خەڵکیی زۆری لێ یەکجار زۆر هاتووە بۆ ئێرە تایبەت بە پەیجی گەڕیان میدیا ئەم ڤیدیۆیە سبەینێکە 11ی نۆی 2022 تەرمی شاژنی بەریتانیا شاژنە ئیلیزابێسی دووەم لە سکۆتلەند ئەگەڕێتەوە بەرەو لەندەنی پایتەختی بەریتانیا لێرە لە ماڵەکەی خۆی پێشوازی لێکێ پاشان بە خاکەسپێرێت ئەو خەڵکەی کە لێرە کۆبوونەتەوە هەمووی بۆ پێشوازیکردن بە تەرمی شاژنی بەریتانیا شاژن ئەلیزابێت ئەو گوڵانەی کە لێرە دانراوە هەمووی دەرگای ماڵی شاژن لێرەوە شاژنی کۆچکردی بەریتانیا شاژن خەڵکێکی زۆر کۆبووەتەوە ئەم خۆری خۆیان بۆ شاژن دەرەوە Yes. Is that why she preferred? Because it was bigger, she
What will you see there? Sorry, Am venit de la aeroport și m-am dus la o reuniune de la postul loc de muncă. Dar s-a întâmplat. Într-o explicație am zis că hai să mă opresc până la palat. Uite palatul. Amanhã não sei o que vai ser. Posso la vedi? não é que não dela. Să comunice ceva din stare. Suntem acum în ziua. Am uitat cineva la gândul. Ziua nu știu ce faci. Cara, sempre